خۆشەویستانی کەناڵی کورسان نیوز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من هاوکا قادر لە زنجیرەیەک دیدار لەبارەی دیالۆگی نیشتیمانی لەگەڵتان دەبین. هەڵبەت لە دوای هاتنی پاپا فرانسیس پاپای ڤاتیکان بۆ عێراق و هەرێمی کوردستان هەم لە بەغداوە هەم لە هەرێمی کوردستان گوێبیستی بانگەوازەکانی دیالۆگی نیشتیمانی و پێکەوەی دەبین. بۆ ئەم بابەتەی ئەمڕۆ کە ئەم پرسە گرنگەیە میوانداری بەڕێز عەدنان موفتی ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. دەپرسین ئەو بانگەوازانە چەند جددین، هەروەها هەرێمی کوردستان پێویستی بەوەیە لە لای خۆیەوە بانگەوازێکی تری جددی بکات بۆ دیالۆگی نیشتیمانی و دەست پێ بکات پاشان بچێت لەگەڵ بەغدا لە چوارچێوەی عێراقدا ئەو دیالۆگە بکات یاخود نا. زۆر سپاس بۆ تۆ کاک عەدنان بۆ ئەم میوانداریە. ئەو بانگەوازانی کە گوێبیستیان دەبین بە تایبەتی لە دوای هاتنی پاپا فرانسیسەوە بەلای جەنابتەوە تا چەند جددین؟ بەخێبێ سەرچاو سپاس. جارێ سەرەتا هاتنی پاپا گۆڕانکارێکی گەورەیە لە سیاسەتی ڤاتیکان و دەوری پاپا هەرچەندە بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەسایەتی خۆی کە ناسراوە پێشە ببێتە پاپا، پیاوێکی ئازا و پیاوێکی خێرخواز و حەز لە ئاشتی و بەرژەوەندی هەژارەکانی لا گرنگ بووە و پاش ئەوەی چەندین جار پێشوازی کردووە لە بەرپرسانی عێراق و کوردستان و بە هەموو پێکاتەکانیانەوە کورد، عەرەب، مەسیحی و بڕیاریدا بێتە عێراق لەسەر داوای سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرێم کە هەردووشیان داوەتیان کردبوو. ئەو هاتنەی لە وەختێکدا دێتن کە گۆڕانکاری زۆر چاوەڕوانی ناوچەکە چاوەڕوانی گۆڕانکارێکی زۆر دەکات و بە تایبەتی دوای هەڵبژاردننی سەرۆکی تازای ئەمریکا بایدن سیاسەتەکان پێم وایە پێویستەوە هەموو هەر کەسێک لە لای خۆیەوە پێداچوونەوە بکاتن، خۆی ئامادە بکاتن لەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوان دەکرێتن، پێشبینی دەکرێتن، نەک تەنیا بەوەی کە سەرۆکی تازای ئەمریکایە بەڵکو ئەم قۆناغی ڕابردوو 6-7 ساڵی ڕابردوو شەڕی ناوخۆی سووریا، لیبیا، یەمەن، سیاسەتی تورکیا هەمووی نەتیجەکەی ناکرێتن بە هەمان شێوە بەردەوام بیتن، ناوچەکە بەرەو بۆشاییەک بڕواتن وەکو لەو چەند ساڵی ڕابردوودا هەیە کە ئێستا زیاتر ڕوخسایە دیالۆگ باسی دیالۆگ بکەین و پێکەوە دابنشین پاشی لە ناوچوونی یاخود ناوچون دەوڵەتی ئیسلامی داعش و یاخود باشتر بڵێن زەعیف بوونیان کە کاریگەریان زۆر کەمتر بووە کە دەکرێتن ئێستا بەرچاومان باشتر ڕوون بیتن بەرەو کوێ دەڕۆینەوانە. پێم وایە ینی کوردیش وەکو عەرەب وەکو ملەتەکانی تر و وڵاتانی تر پێویستە پێداچوونەوە بە ناوخۆی بکاتن تاکەی بەو شێوەیە بڕوات. زۆر باش کاک عەدنان، من بەسم ئەوەیە چەندێک جددین ئەم بانگەوازانە، هەم ئەوانەی لە بەغدا هەم ئەوانەی لە هەرێمی کوردستانی شۆ گوێبیستیانە بین. لە سیاسەتدا جددی و ناجددیەت بەستراوە بە بەرژەوەندیەکان. ئەگەر تەماشا بکەی بەرژەوەندی هەموو لایەک لەوەدایە کە دیالۆگ بکەن، بۆیە من پێم وایە دەبێت لە ڕۆشنایی ئەو ڕاستیەکە ناتوانن تەنیا بەرژەوەندی خۆیان بسەپێنن یاخود ئارایی خۆیان بسەپێنن، پێویستیان بە دیالۆگ هەیە، پێویستیان بەڕێککەوتن هەیە لەگە پێ. عێراق چەند بەشێکە، بەشی عەرەب و کورد هەیە، سوننە و شیعە هەیە، تورکمان هەیە، مەسیحی هەیە. ئەگەر بمانەوێ بەردەوامی لەو عێراقا بمانەوێ پابەند بین بەو دەستورە کە لە 2005دا زۆرینەی خەڵکی عێراق دەنجی بۆ داوە، ئەدەبی ڕاوەستی بزانین لە کوێن دەرخەلەلەکە لەکوێیە، کەم و کوڕەکان لەکوێن، ئایا دەتوانیتن شیعە بەتەنیا کە زۆرینەن لە عێراقا حکمی عێراق بکەن؟ بەتاکید ناتوانین. باشە، گەشتنەتەوە قەناعەتەی کە پێویستیان بۆ پێکەوەیە هەیە؟ دەبێ گەیشت بنێتە ئەو قەناعەتە، هەموو هەر کەسێک تەماشای عێراق بکاتن ئیمکان نییە و قۆناغە دوایە پاش ئەوەشە عێراق ئێستا کە پاشماوەی داعش ماوە لەلایەک ململانێ نێوان ئەمریکا و ئێرانە کە پێشتر لە زمانی ترەمپە قۆناغی مەترسیداری هەبوو، قۆناغی شەڕی و ئێستاکە هێور بوویتەوە، بەڵام شەڕەکە بە شێوەی تر هەر بەردەوامە، بە شێوەی اقتصادی بەردەوامە، بە شێوەی دیپلۆماسی بەردەوامە. عێراق دوای ئێران، عێراق دەوڵەتێکە کە
تەسیری ڕنگدانەی و ئەو ململانەیە ڕەنجی داوەتەوە لە عێراق دە دیاریشەکە پێکدادان هەیە و شت هەیە و ئەمەش تەسیر دەکاتن لەسەر هەموو هێزە سیاسەکانی عێراق دەبێت دابنیشن یەک هەڵوێستیان نەبیتن نەکۆکو ئێستا یەک لە شەرقەیەک لە غەربە ئەم بانگەوازانە هەڵبەت یەکەم جار نییە و لەوانێ دوجاریش نەبێ ئەوانەی ڕابردوو بۆ نەگەیشتونەتە ئەنجام بە تایبەتی لە دوای سەرۆک تاڵەبانی لە دوای ئەوەوە ئەم بانگەوازانە گوێبیستیشی ببین نەگەشتونەتە ئەنجام خۆی کاریگەری سەرۆک کۆمار خوا لێ خۆشم بامجلال زۆر زۆر زیاد بوو لەبەرەوەی بەهۆی ئەزمون و کەسایەتی و کاریزمای مێژووی لەلایەن هەرە زۆری هێزە سیاسەکانی عێراق بە هەموو پێکاتەکان قوبولی هەبوو لەبەرەوە تاسیری هەبوو بۆ کۆکردنەوەیان بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام من پێم وایە کێشەکان زۆر قوڵتر بوون ڕەجیان دەگەڕێتەوە سەدان ساڵ چینە بە تایبەتی لە نێوان سونە و شیعە لە نێوان کورد و عەرەب کورد ناچار کراوە بێدەوڵەت بێتن ببێتە بەشێک لە عێراقدا بەڵام خەباتی کردووە بۆ ئەوی لەو عێراقە تازەیە کە لە 21 دروست بوو مافی خۆی هەبیتن تا ئێستاکەش خەبات دەکاتن ڕەنگدانەوەی ئەو خەباتە تا حدێک دیارە تاسیری کردووە لە گۆڕینی فەرهەنگ و سەقافەت و قوبولکردنی ئەو ملەتە کە ویستی ئازادیە ویستی سەربەخۆییە بەڵام بە دیالۆگ لەبەرەوە هەم کورد هەم عەرەب بە سونە و شیعەکەشەوە پێش ناکە بچینە سەر مێژوو زۆر باسی بکەینەوە بەڵام ئەگەر بمانێ پێکەوە بژین بمانێ پێکەوە ئەو عێراقە دامەزرێنین دەبێت دیالۆگەی ڕاستەقە نەبیتن بەداخەوە بەهۆی ڕووداوەکان من پێم وایە لەو 6 ساڵی ڕابردوودا دوور کەوتونێتەوە و بۆ یەکەم جارە من هەستی پێ دەکەم ئێمە چەند ساڵە لە شێستێکەوە شەڕش هەیە شۆڕش ئەدوور شۆڕش نوێیە بەڵام کێشەکان شۆڕچەکە هەر بینی حکووماتی عێراقی یەک لە دوای یەک و شۆڕژی کورد بووە نەگەیشت بۆ نێوان ملەتی کورد و ملەتی عەرەب ئێستاکە فەرهەنگێک بڵاوبوویتەوە زۆرینەیەک دوولایەکتی ڕەتەکەنەوە ڕەتفعلەکە بەترسیدارە ئەگەر وا بڕاتن بۆیە هێزە سیاسەکان پێویستە هەڵوەستەیە بکەن زوو ڕاوەستن نهێنەوە نەگاتە دژایەتی یەکتر نەگاتە ئاستی میلەت ئاستی ملەت سەبەداخەوە لە تورکیا ئەوە هەیە تا حدەکی زۆر ئێمە نامانەیە وەکو تورکیامان لێبێتن ڕق و چینە لە بینی کورد و عەرەبدا هەبیت زۆر باشە ئێمە لە نێو ئەم ململانی و پێکدادانانە کە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە جەنابەت باست کرد لە کاردانەوەی لە عێراقیشدا ئەمە حاشا هەڵنەگرە بەڵام ئەو بەرژەوەندیانەی ئەم لایەنانە هەم گروپە چەکدارەکان هەم سیاسیەکان ئەتوانن ئەوە وەلا بنێن ئەتوان بچنە دەرەوەی ئێران و ئەمریکا و ململانەکان خاو بکەنەوە لە ناو خۆیانە خۆ ئێمە بۆچی دەرێن دیالۆگ بکەین و دانیشتنی هێنوانە ینی هەندێک شت هەیە ئەساسیاتە کە دانیشتن هێزە سیاسیەکان و ئەوەی کە پێ دەوترێ میلیشیا یاخود دەرەوەی قانون ئەو دیالۆگە دەبێت چارەسەری بکاتن پابندین بەو دەستورە ئەو دەستورە دەڵێ لە دەرەوەی مؤسساتی دەوڵەت نابێتن نە میلیشیا دروست بکرێتن نا ئەحزابێکی غێر قانونی حکوومەتی فیدرال دەبێت دەسەڵاتی هەبێتن لەسەر هێزە عسکەریەکانی عێراقی حەزی شعبی قانونی بۆ دەرچووە بەڵام لە پاڵ ئەوەدا گروپ هەیە هەر ڕۆژی بەناوێکە وەکو ڕەبعەڵڵا کە نمایشی کرد و مانۆڕی کرد لە چەند ڕۆژی ڕابردووە لە بەغداد بەڵێ زۆریش هەیە ئەنجا لە پاڵ ئەوەدا هەندێکیان خۆیان شاردوتەوە هەندێکیان بە شێوەیەکی غێر مباشر کاری خۆیان شاردوتەوە لە چوارچێوەی شتی تری ڕسمیدا ئەوە دەبێت بە بەرامبەر یەکتری هێزە سیاسیەکان کە بەشدارن عەمەلی سیاسی لە 2023ەوە کە حکوومەتیان پێکەناوە کە دەستوریان نووسیوەتەوە دەنجیان پێداوە دانیشن ئەگەر ڕێک بن ئەو میلیشیاتانەیە ئەو حزبانە نامینێن لەبەرەوە سوودیان وەرگرتووە لەو ناکۆچیانە و ململانەیە کە هەیە ئێستا بینی هەرێم و بەغدا ئەو چەند ساڵێکە بودجە بڕایە چێشە هەیە لەسەر نەوە چێشە هەیە لەسەر ڕووداوەکانی کەرکووک لە ناوچە دابڕاوەکان هەموو ئەوانە وای لێ کردووان ناکۆچەکان زیاد بن و خەڵکی توندرە و خەڵکی ڕەگەسپەرست بێتە پێشەوە و دەنجیشی ئێستا بووەتە وای لێ هاتۆ مزایدەیە کوێ دژی کورد بیتن
پێی وایە دەنگ زیاتر دەینیتن لەبەرەوە تەماشارێکی لە تەلەڤیزیۆنەکان وەکو ئاماژەم پێکرد بۆ یەکەم جار بە ئاشکرا دژی هەرێم قساکەن نەک بە تەنیا دژی تەرەفێک و تەرەفەکەی تروانە هەر بە قەوارەکە هەمووی قساکەن لەبەرەوە دەبێ هەرێم خۆی ئامادە بکاتن بەشداری ئەمە پرسیارەکەیە هەرێمی کوردستان گوێمان لە بانگەوازەکانی دیالۆگ و بە هەمان شێوە هەرێمی کوردستان بۆوە ئەکات لە ناو خۆیانە هێز و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەندە دابڕاون کاک عەدنان وەکو ئێستا هەمومانی بینین و ڕۆژانەش ئەویستین کۆکردنەوە کەمترە خۆی ڕاستی قسەی بکەین ئەوەیە کە وەکو وتم ئەو چەند سال ڕابردوودا ئێمەی دوورخستەوە لە 2003وە هاوکاری و یەکڕێزی بەرەو پێشەوە ڕۆیشت تا گەیشتە ئەوەی پێکەوە بەشدار بووین لە نووسێنەوەی دەستور دواتر دوو ئیدارەی سلێمانی هەولێرمان یەخستەوە بە وجودی مام جەلال ئیشەکان بەڕێکوپێکی دەڕۆیشت و هەندێک شت ڕوویدا بە حەقەت لەلایەن یەکێتیەوە گۆڕان جیابەوە ینی دیدی من یەکێتی زەعیف کرد ئەو زەعیف بوونی یەکێتیش ڕەنجی دایەوە ئەنجا ناکۆچەکان هەرە بەرەو زیاد ڕۆیشت و ئەو دوو ئیدارەیە لە جیاتی ئەوەی هەنگاو بنێن بۆ یەخستنی نەمانتوانی من پێم وایە نەمانتوانێت لەبەرەو ئیرادەیەکی بە قووەت نەبوو بۆ زاڵ بوون بەسەر ڕابردوودا گۆڕینی فەرهەنگی شەڕی ناوخۆ سرینەوەی ئاساواری ئەو شەڕا ئەوە نەبوو لەبەرەوە ناکۆچەکان ڕۆژ بە ڕۆژ زیادی دەکردوانە تا گەیشتە ئەوەی کە لەسەر ڕفراندۆمیش خلاف پەیدا بوو دوای ڕفراندۆم لەسەر ڕفراندۆم هەموو کەسێک دەنجی پێدا یەکێتی کۆی دەنجی هەبوو بە دەنگدان بەڵام دوای ڕفراندۆم یاخود با بڵێن چەند ڕۆژێک پێشی ڕفراندۆمیش خلافات هاتە پێشەوە کە زانرا ئەمریکا دژێتی عێراق دژێتیەوەە ملەتەکە دەنجیدا بۆ ڕفراندۆم بەڵام ئەوانەیە کە دژی ڕفراندۆم بوون کەوتنە دژایەتی هەرێم حتا ئەو قەراراتانش کە دایان دوای ڕفراندۆم ناوچە دابڕێنەوەکان زەرمان دێکرد 16 ئۆکتۆبەری تێکەوتەوە کەرکووک کەوتە دەست حکوومەتی فیدرال و تا ئێستاکەش بۆزەکە بەرەو خراپی دەڕواتن تورکیا ئێران حدودەکانیان داخست و تقریبا مانگێک دوو مانگ خەرکەکە زەرێکی زۆری عەدنان ئەمە لە جاتی کۆمان کاتەوە زیاتر لێکی ئەوە بەداخەوە تەبی سا من ئەوە دەڵێن ئەوە تەجروبەی کوردیش ئەو شتانە زۆر ڕوویداوە لە تاریخی کوردە ململانی نێوان هێزە سیاسیەکان تەبەتی بینی پارتی و یەکێتی تاریخەکە گەڕانەوە بۆ تاریخ ئەگەر بۆ سوود وەرگرتن بین قەیناک بەڵام بۆ ئەوەی لەسەر ڕاوەستین ڕقوچینە زیاتر بکەین بێ وایە ناگەین نەتیجە لەبەرەوە ئێستا لە کامیانین ئێمە لە قۆناغێکداین لایەنی ئیجابی هەیە دیالۆگەک هەیە بەڵام هێشتا نەگەشتەوە ئاستەی کە بتوانین زاڵ بین بەسەر هەموو ڕووداوەکان پێویست دەکاتن چۆن لە ڕابردوودا توانیمە مەسەلەن بەرەی کوردستانیمان پێکێنا لە پاش شڕێکی ناوخۆ بوو بەوەی ئەوەی سەرکەوتنی گەورە بەدەست بێنین ئەگەر چی ناوچەکانمان لەدەستدا بوو ئەنفال ئەنجام درابوو چیمیاباران کرابووین بەڵام لەبەرەوە یەکگرتوو بووین توانیمان لە ڕووی دیبلۆماسیەوە سەرکەوتوو بین لە پاش ئەوەشدا لە شەڕی کەنداوی یەکەمدا سوودی لێوەربگرین ڕاپەرینی مەزن لە نەوەتویەکەوە ئازادکردنی کەرکووک ئەوە هەمووی ئەنجامی پێکەنانی بەرەی کوردستانی بووە چەند پێکەوە بوو بین سەرکەوتنەوە بەدەستێنەوە باش کاک عەدنان ئێستاش دەبێت زاڵ بین بەو ناکۆچیانەوە لاپەڕێکی تازە بکەینەوە لە نێوانماندا لەبەرەوە سەرۆک مام جەلال بەڕەحمەت بێت دەستپێشخەری لەم بوارانەیە دیارە لە گەرمی شەڕی ناوخۆیان دەستپێشخەری کردووە سەردانی کردووە ئێستا کێ هەیە بتوانێت ڕۆڵێکی وا ببینێتەوە لەم کاتە ساردێکە ئینکاری ناکرێت یعنی خۆی ئەمە زۆر جار باسم کردووە ئەو گرژانی کە هەبوو ئەو فەرهەنگی کە باچی دەکە یەکلایەنە نییە هەردوو لا هەیەتیەوەنە بەڵام زۆر جار مام جەلال جورئەتی هەبوو خاوەن بڕیار بوو قەراری دەدا ئەیزانی بەرەو بۆ چێندە دەڕوات بۆی دەیتوانین گۆڕانکاری بکە و ئەو گۆڕانکاریە دەبەوەی ئەوەی ئەو حاجزە نەفسیە کە لە دو ساڵ سێ ساڵدا دروست دەبوو بەوەی کە لە فلان شوێنە پارتی هەڵی کردووە لە فلان شوێنە یەکێتی کردوێتی شەڕ بووە پێکدادان بووە بەڵام دوایە تێدەگەیشتین ئێستاشە دەبی تێبگەین
کە کەسێکمان جێگا ئەوتر ناگرینەوە ئەگەر یەکێتی زعیب بیتن لە بەرژەوەندی پارتی نییە پارتی زعیب بیتن لە بەرژەوەندی یەکێتی نییە ئەمڕۆ ناڵێم 10 ساڵیکان لەبەرەوەی ئێمە لە ڕێگایەکدان بۆ ئەوەی دەستکەوتەکانمان پارێزین بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕۆین بۆ مافی چارە خۆنووسین ئەمە ئیجاب دەکاتن یەک هەڵوێستمان هەبیتن ئێمە کێشەمان لەگەڵ یەکە ئەگەر تەماشا بکەین غێری ئەوەی ئاسەواری شەڕی ناوخۆیە دەسەڵاتە نائەدالەتی و هینوانێ بەڵام مەسەلە گرنگەکان مەسەلەی نەتەوەیی مەسەلەی دوار ڕۆژ لەگە بەغدایە کێشی گەورەکانمان لەگە بەغدایە باسی ئەوە هاکەین خەڵکی ئەڵێت بە تایبەتی لە 2014 دوای ئەوەی کە ئەو وەسعدارایە خراپە و قەیرانە ڕووی لە کوردستان کردووە خەڵک ئەڵێن هێز و لایەنەکان هۆکارن بۆی خەم و خەفەتمان زیاتر بێت ئەو پەیوەندیە گرژ و ئاڵۆزەی بەردەوام هەیە لە نێوە و هەموو هێزەکاندا تەناری یەکێتی و پارتی نییە پێکەوە خەڵک تا چەند لەسەر حەقە لەم قسەیە دائما خەڵک لەسەر حەقە ئەگەر وەربگری کە دائما مەخسەر لەو زروفەی ئێستادایە یان پاشی 2003 خەڵک بژێوی خراپە بێموچەییە خەڵک دڵنیایە لە دووار ڕۆژی چەند ساڵێک داعش جیرانمان بوو زەرەری زۆری لێداین دابەزیری نرخی نەوت زەرەری زۆری لێداین خراپبوونی پەیوەندیمان لەگە بەغدا بڕینی بوجە لە بەغداوە زەرەری زۆر لێدان ناکۆچەکانی ناو خۆمان ڕیفراندۆم و دووار ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر ئەوانە هەمووی وای لێ کرد وەزعکەمان بەرەو خراپی بڕواتن و خەڵکیش گلەیەکانیان لە جێ خۆیەتی گلەیەکانیان لە هەموو حزبە سیاسیەکانە بە تایبەتی لە پارتی یەکێتیە کەس ناتوانیتم بڵێ وەڵا حەق غەڵەتەکان هەمومان دەیبینین خەڵکیش دەیبینین کاکعەدنان یەکێتی پارتی ئەم پەیامی خەڵکیان پێگەشتووە هەڵبەت بەڵام کاردانەوەکان لەو ئاستایان تا ئێستانا تا ئێستاکە خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە یەکەڵوێستی هەبیتن ڕابردوو ناکۆچەکان ڕابردوو واڵا بنێن پێکەوە دابنیشن لە ئاستی بەرزەوە و پێکەوە دابنیشن جارێکی تر استراتژیش تا پێداچوونەوە بە ڕێکەوتنەکانی پێشوو بکەن نەک هەریەکە بە تەنیا بچێتە بەغدا و هەریەکە قسەی خۆی بکاتن و کە ممکنە هەندێک جار قسەی بەرامبەری یەکتریش دەکەن لای بەغدا ئەمەش زەرەرمان پێدەگەێتن لەبەرەوە تەماشارێکی لە بەغدادا زۆر بە ئەهمیەت و بەجددیت وەرناگرن بۆیە چەند خیتابێکی جیاواز دەبیستن پارتی بە تەنیا دەڕوە یەکێتی بە تەنیا دەڕوە ڕەنگە حەزبەکانی ترش بە تەنیا پەیوەندیان هەبێتدانیان هەیە و کۆبنەوەشیان دەکەنەوە ئەمانە هەمووی زەرەرمان پێدەگەن گۆڕانیش پەیوەندی خۆی هەیە لە هینەکانە بۆیە دەبێ ڕاوەستین بزانین چیمان دەوێت لە یەکتر و هەڵوێستمان بەرامبەر بەغدا یەک بخەین پێش ئەوەی بچینە بەغدا ڕێککەوین ئێمە چیمان دەوێت لە بەغدا لەسەر مەسەری بودجە و پێش ئەوەشە چیمان لە یەکتر دەوێتن تاکەی ئایا دەتوانین قسەیەکەکەم هەموو جار کردومە لە ناو برادرین خۆشمان لەگە برادرین پارتیش پارتی دەتوانانی کۆتایی بە یەکێتی بێنی پاشی 40 ساڵ 50 ساڵ لە شەڕی ناوخۆ ئەوانە ناتوانانی ئەن چەندی شتی با بڵێن خراپی شەیە بەرامبەر یەکتری کراوە یەکێتی دەتوانی کۆتایی بە پارتی بێنی ناتوانانی کە ناتوانیتن خەڵک چاوەڕوانی ئەوەی نییە هەر تەماشای ململانێ بکاتن ئەبێ بیر لە شتێک چ بکەرەوە بۆیە بەرەی کوردستانی بۆیە دروست بوو بۆ ئەوەی کۆتایی بە شەڕی ناوخۆ بێنیت بە شەڕی ناوخۆ تەماشامان کرد ئێمە دایان ساڵە شەڕی ناوخۆ دەکەین ناگەین نەتیجە وەکو ملەتانی تر خۆ ئەوەی لە کوردستان ڕوویداوە لە هەموو شوێنێکە ڕوویداوە لە ئەمریکا ڕوویداوە لە ئەڵمانیا ڕوویداوە لە ئەسپانیا ڕوویداوە لە باشەوە قەنەعەتە هەیە کاک عەدنان لای هەردوو حیزب و حیزبەکانی تریش سەرکردەکان و قەنەعەتیان لا دروست بووە ئەم قەنەعەتە بە قسە هەیە لە پراکتیکا هەندە جار شتی لاوە چی زاڵ دەبن شتی بچووک زاڵ دەبن مەسەلەن تۆ کۆبوونەوەیک دەکەی 100 قسەی وا باش بکەیت کە بەرژەوەندی خەڵک ئیجاب دەکات تەبایی هەبیتن ئاشتی هەبیتن پێکەوە هەمووشی کادەوە قسانە 200 کەس دانیشت بین دوو کەس ئەو فەرهەنگەی بجوولێنێتەوە یاخود بەرامبەر ئەوی تر وە بیر بینتەوە لە فلان ساڵە وا بوو فلانی شەید کرا فلانین کرا جەوەکە دەگۆڕێتن
بۆیە دەبێ هەموو لایەکمان خەبار بکەین بۆ ئەوەی ئاسەواری شەڕی ناوخۆ نێڵین بۆ ئەوەی ئەو فەرهەنگە بگۆڕین کە بۆتە هۆی ئەوەی ڕق و چینە و قبول نەکردنی یەکتر و دوورکەوتنەوە لە یەکتر گەڕاندنەوەی دیاردەی دوو ئیدارەی زۆر باشکارنا هەڵبەت ئێمە لە یەک دوور ناکەوینەوە بەشی دووەمی بەرنامەکە تەواوەکەین بەڵام پشوێک وەرەگرین و دواتر دەچمە سەر هەندێک بابەتی تر لەم چوارچێوەیەدا لەگەڵمان بن دوورمەکەونەوە و دێینەوەلاتە. هەڵبەت کاک عەدنان ئەو پەیوەندیە سارد و ئەو دوورکەوتنەوەی کە پارچەکان لەگەڵ یەکە هەیەە لە ماوەی ڕابردووە خەی و بگاتە پێکدادانی نێوان پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکەش بەڵام بیستومانە کە هەوڵێک هەبووە جەنابیشتان لەو هەوڵەدا بەشدارن ئەو پێکدادانە ڕووی نایەوە ئەم بابەتە چۆن بووە؟ خۆی سوپاس بە حەقەت ینی هەوڵێکی جدی درا و هەینەوانە و ئێمە تا ئەم لە حەزێش لە ڕاگەاندنا باسمان نەکردووە من پێم وابوو کە هەر هەوڵدانێک بۆ ئاشتی بۆ دیالۆگ سەرەتاکەی نەخرێتە ڕاگەاندن بۆ ئەوی سەرکەوتوو بیتن هەر شتێک پێشوەی بگاتە ئەنجام تۆ لە گەیانتە ڕاگەاندن نێوەی ڕێگار ڕەنگە تێکی بدەن بۆیە ئەو جوودەی ئێمە ڕەنگەوە یەکەم جار بیتن لە ئیعلامە مباشر باز بکرێت بەڵام خۆتێکی ناین ئێمە تەواویتر گەشتۆتە ئەنجام ینی باسێکم بۆتانی خۆ لە ڕاستیدا ئەو مەترسی هێرشی تورکیا چەند مانجێک بوو هەبوو هەروانە خەڵک چاە و ناکۆچی نێوان پەکەکە و پێشمەرگە تابەتیەکە من ناوچەی پارتی زیاد بوو و بۆیە ینی مەترسی لەگەڵ لە پەیوەندیەکانی پەکەکە لەگەڵ یەکێتیشا ینی وەکو پێویست نەبوو ینی گلەی لە هەموو لایەکە هەبوو لە هینوانەکە مەترسی ئەوەش هەبوو کە ئاسەواری ئەو شەڕەوت ئەو تەرەخورەی تورکی تاچیر بکاتن بە سلبی و بۆیە سەرەتا یەکێتی پەرلەمانتارانی کوردستان مبادرەیەکیان کرد کە هەوڵێک بدەن بۆ ئەوەی دیالۆگەک هەبیتن بۆ ئەوەی نەگاتە شەڕی نەخۆوانە ئەوە پەیوەندیشان بە ئێمە کردوانە و دوای ئەوەش یەکێتی نێتەوەی کوردستان کەنەکە ئەوانیش لەگەڵ یەکێتی پەرلەمانتاران هاوکار بوونەوەوانە پاشان بە ئۆنلاین گفتوگویان دەکرد دەگەر یەکتری تا گەیشتە ئەوەی کۆنفرانسێک بکەن بە هەر ئۆنلاین لەبەرەوەی مەجانێکەوەوانە هەر چوار پارتیی کوردستان بە تایبەتی زۆربەی ئەوانەی کە لە ئەوروپادان بەشداریان کرد لەو کۆنفرانسە کە 300 کەس تێدا بەشدار بوو تقریباً و هەموویان پشتگیریان لەوەی کردکە دەبێ کارێ بکەین نەگاتە شەڕی ناوخۆوانە بورە دوای ئەوە لە نەتیجەی ئەو کۆنفرانسە هەیئەتێکیان دروست کرد هەیئەتەکە تەوان 15-20 کەسێک دەبوونەوەوانە بۆ ئەوی پێداچون پەیوەندی بکەن بە لایەنەکان ئەوانە و لە ڕاستیدا منیش پێشگیرم لێکردن تا گەیشتە ئەوەی کە ڕێککەوتن بۆ ئەوی دەبێت مبادرەیە بکەن نامەیەکیان نووسی یەکێکیان بۆ جەنابی کاک مەسعود یەکیان بۆ هاوسەرۆکانی پەکەکە کە مەترسی وەزعەکە چۆنە تحلیلێکە نامەکە و نابێ ئەو گرژە نابێ بێتە هینوانە باسی ئاشتی دەکاتن و باسی ئەوەی دەکاتن کە دەبێت بە دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێتنەوەوانە هەمان نامەش بۆ سەرۆکی هەرێمیش نێرداوانە لە پاڵ ئەوەشدا تەبان لە کۆنفرانسەکەت باسی ناکۆچیەکانی نێوان پارتی یەکێتیش کرابوو کێشەکانی ناو هەرێمیش کرابووانە لە کۆتاییدا تەبان هەیئەتێکیان دروست کرد کە بێ ئەگەر بێت و جوابی ئەرینی بدرێتەوە لە سەرامەکانە من بە حەقەتە بیدایەتەکەی زۆر گەشتبین نەبووم کە ئیشەکەمان سەر بگرێتن بەڵام جوابەکەی بە ئەرینی هاتەوە لە هەر سێ لاکەوە
یعنی بۆ سەرۆکی هەرێم هەر بۆ ئاگاداری بوو بۆ ئاگاداری بەڵام بۆ کاک مەسئول و بۆ هێنوانە برادرانی پەکەکان هەردووچیان بەرینی هات بووە ئێتر پەیوەندیان بە من کردوتیان منیان تەکلیف کرد مەسئولیەتی ئەو یانی سەرۆکی ئەو چاندە بم کە دەچین بۆ دیدارێکەوە ئەوانە دیارە تەوانەوانە هەموو بە دوکیۆمەنت ڕەنگە بڵاو بکرێتەوە دوایە هێنوانە بەڵام ئێمە سەرتا گوتمان بۆ ئەوەی ئیشەکەمان سەرکەوێتن ناوێ هیچ شێ بڵاوکەینەوە هەدەفی ئەساسیشمان ئەوە بوو شەڕونەدا ئەوە بەڵام لە پاڵ ئەوەشدا هەستی تریشمانە بوو کە ئیمکان هەیە چەند هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین مەتابەتی دروستکردن دیالۆجێک دانیشتنێکی نوانە ئیتر ئەوەی توانی بێتەوە لە بەرەوە سروفی دەرەوە ئاسانی هاتنەوەنە بەڕێز عوسمان بایدەمیر هات کە ئەندامی پەرلەمان تورکیا بوو ئێستا حکم دراوە لە لەندەن دەژیتن و چەند برادری تریش هاتن لەوانە دکتۆرە عەبیر لە ڕۆژاوا هات و برادری تریش هی ڕۆژهەڵات بوو نەیتوانی بێتن و لێرەشەوە من و یەکێک برادرانی پارتین ئەندامانی یەکێتی پەرلەمانتاران کاک عەبدوڕەحمان عەلی کوردەیە برادرێکی لە گۆڕان کاک کاردۆم حەمەدە ئەوانش بووینە 5 کەس لەگەڵ سەرۆکی یەکێتی پەرلەمانتاران کاک جەمال قاسم ماوەیەکە تەحلیلکرا چوون بۆ لای کاک مەسعود 2 ساعەتی لەگەڵی دانیشتین زۆر بەڕاشکاوی عەرزی مەسەرەکانمانم کردووەوانە و ئەوە تەبیعی پێشی ڕۆژێک پێشی هاتنی جێشی تورکی بوو کە وتمانێ مەترسی ئەوەمان هەیە و وەزعەکە وەکو لە پیدایەتدا ئاماژەم پێکرد خەتەر لەوەدایە کە نازانین بەرەو چێ دەڕوە ناوچەکە هەموو لایەنەکان بە ئەمریکا و بە تورکیا و بە ئێران پێ دیراسەتی وەزی خۆیان دەکەن خۆیان ئامادە دەکەن بۆ ئەگەرەکان دەبێت کوردیش خۆی ئامادە بکاتن بۆ ئەگەرەکان پێش هەموو شتێک ئەمە تەجروبەشمان هەیە شەڕ ڕوویداوە بینی پەکەکە و پێشمەرگە هەموو یەکێتیش هەم پارتیش لە 92 ئەوانە و دوایش 97 تەجروبەکەمان ئەوەیە کە غێری کورد کەس دەرەوەی نەکردووە کورد زەرەری کرد نابێت دیکار بتەوە بە تایبەتی قەرارێکی پەرلەمان هەیە قەرارێکی جەنابی کاک مەسعود و مامجلال هەیە کە تەحریمی شەڕی ناوخۆ بکات بۆ دەبێت لە پاڵ ئەوەشدا تەبعاً باسی ئەوەش کرا کە دەبێت عێلاقەی بینی یەکێتی و پارتیش بچێتە قۆناغێکی باشتر و ئەو وەزعەبەی بەو شێوەی ئێستا هەیە خراپە بژێوی خەڵک خراپە عێلاقەمان لەگەڵ بەغدا خراپە عێلاقەی ناوخۆمان خراپە و هەموو برادرانیش بەشداریان کرد لەو قسانە ئەوانە و ئەوەی جێگای خۆشحالی بوو کاردانەوەی کاک مەسعود چی بوو کاک مەسعود پێشوازیەکی باشی لێکردین دەستخۆشیش لێکردین گرەیشی زۆری هەبوو لە پەکەکە بەڕاستی تیان کردووە فلان شوێنی ئێنوانە و قەوارەی هەرێم بەئەتوا وەرناگرن بە کەیفی خۆیان سنگەر وایان کرد لە جوان نمونەی زۆری هیناوە بەڵام گوتی ئێمە قەرارێکمان هەیە بە هیچ شێوەیەک شەڕی یەکتر ناکەین ئیلا ئەگەر ئەوان شەڕی مە بکەن ئەجنا چەندین جار ئێمە ڕوبەڕووی ئەوانە بووینێتەوە خۆمان ڕاگرتیانی نەمانەهێشتەوە بگاتە ئەوەی ئەوانە بەڵام ئەوانیش دەبێ ڕەچاوی دامودەرگاکانی هەرێم بکەن هەر ناوچە ئێمەدا نییە بە پێکەرینەوە تی باشە فەرمونون ئەوە گومریجان داناوە لە پێنجوین و ئەوە لە شار باشژێرن مەسەرەکە ئەوە نینایانی دەبێت ئەو دیالۆگە لەسەر ئەساسی ئەوەی بیتن ئەوان ڕێز دەهین بگرن نەخەبات قەواری هەرێمی کوردستان و بەنسبەت ناوخۆشمان ئەوانە زۆر قسەمان کرد تەوان کە پێویستە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی و لە هەندێک برادریش قسەی تریش کرا حتا ئاماژەی بۆ قسەی جەنابەت کە بیدایەتێکە کردیان گوتیان مامجلال وەفاتی کردووە کاک نەوشیروانیش وەفاتی کردووە عەبدوڵڵا ئۆجەلانیش دەستنا ئەوەی لەو مستەوایەدا هەر جەنابەت ماوەی دەبێت دەوری گەورەتر ببینی مبادرە بکەیت ئەبێ لە ئاستی ئەوەدا مەسئولیەتەکەت گەورەتر لە خەڵکی تریش مەسئولن بە تەنیا خۆت نا قیادەی یەکێتی مەسئولە مؤتەمەرجیراوە قیادەی تازە هەیە حزبەکانی تر هەنە گەوەڕانە هەیە هەموو مەسئولن بەڵام وەکو کەسایەتی
پاش ئەوەی ئاماژەوان بۆ ناوانە کرد خۆت مەسئولیەوانە و نمونە زۆر باس کرد. کاک عەدنان برادرانی پەکەکە بینیتانن؟ ئەجا دێمە سەرەوە تەمان دوای ئەوە ئێمە چون بۆ سلەیمانی سەرەتا کامەری سێ عەلیمان بینی ڕێخەری بژوردنەوەی گۆڕان دوای لەگەڵ برادرانی خۆمان دانیشتین کاک لاهوور و کارژێری مەکتەبی سیاسی و پەیوەندیەکانەوەوانم زۆر لە گەروانی شاوە ڕاشکاوانە قسەمان نەکردو هەموو ئەوانش ئەوەی سەی بوو گلەیەکان لە پەکەکە لێک نزیک بوون لە گلەیەکانەوانە کە دەبێ ئەوە هێمنەوانە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوانش تاکیدیان کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک ڕێگا بدەن شەڕی ناوخۆ بیتن نابێ بکەن و قەزەی کورد لە باکۆڕ ڕەوایە دەبێ هەوڵ بدەن ئاشتی سەقامجێن بیتن و ڕێبازی مامزران ئاماژەی پێکرا کە بەتەبەتی لە سلێمانی چۆن دەوری هەبووە بۆ ئەوەی دیالۆگ دروست بیتن و کێشەی چارەسەر هەر لە زمانی ئۆزادەوە تا دەگاتە دواتر و ئەوانە ئەوەش دەبێ هەموو لایەک قبولی بکاتنەوە و بۆ دیالۆگی ناوخۆش ئەوانە پێویست دەکاتن کە دیالۆگ بەرەو پێشەوە بڕاتن ناوخۆی هەرێمی کوردستان بەست بەڵێ یەکتری قبولکردن واقعیەت کە ئاماژەم پێکرد ئەو شتانە و دواتر ئەوەش دوو برادری پەکەکەشمان بینی لە هاتبوونەوەوانە بە ناوی هاوسەرۆکانی پەکەکەوانە گلەیەکانمان پێگەیاندن ئەوانش گلەی خۆیان هەبوو بەڵام گلەیەکان هی ئەوەن چارەسەر ببن تاکید ئەگەر گلەی تەمان ئەگەر هەندێک شت هەیە دەبێ تۆ بزانی ئێمە یەک نەتەوەین بە خلافی ئەوەی کە تۆ لە سیاسەتی پەکەکە گلەیت هەیە ڕازینی لە هەندێک شوێن لێرە و لەوێ بەڵام لە نەتیجەن دەبێت بە هەرچێکە بیتن بە دیالۆگ هەلی بکەن هەم دەبێ ئەوان قبولی ئەوەی بکەن کە لێرەدا هەرێم هەیە دام و دەستگای هەرێم هەیە ئەوانە دەبێ وجودیان لێرە قانونی بیتن و بە ئیتفاق بیتن دەبێنی لە سەڵاتی هەرێمی کوردستان ئەوانە و لە هەمان کاتیشدا دەبێ بە هیچ شێوەیەک ڕێگا نەدەین کە ناکۆچەکان بگاتە شەڕی ناوخۆدا و لە هەموو شتێک باشترش ئەوەیە بە هەمومان هەوڵ بدەین تورکیا دەرگایە بکاتەوە بۆ دیالۆگ بۆ ئاشتی و هینەوانە هیچ بەڵێنتان وەرگرت لەم هەموو دیدارانی کە ئەنجامتاندا بەڵێنەکەت یعنی بەڵێ ئەوانە جوتیان ئێمە بە هیچ شێوەیەک شەڕی ناوخۆ ناکەین ینی ئەوە کارێکی باش بوو پێم وایە هەستمان کرد ئیرادەیەکەیە لە خۆلادان بەڵام ئەگەر ئەوە دوور میلێتن و ناوخۆیان دیالۆگ نەبیتن ئەوانە دوای ئەوە هیچ هەنگاوێکتر هەیە کاک عەدنان دوای ئەوە هیچ هەنگاوێکتر نراوە لە نزیککردنەوە ئەم جارە باش ئەوە تەبیعی ینی هەنگاوی تر ئەوەیە ئێمە ئەو گرۆپە جارێکتر بە کۆنفرانس لەگەڵ یەکتری قسەمان کردووانە و نامەمان نووسی ئەمجارە بۆ جەنابی کاک مەسعود وتمان سوپاسمان کردەوە کە هینمان کردووە بەس داوامان لێ کرد کە دەوری خۆی ببینیتن لەوەدا و لەگەڵ برادرانی تریشی یەکێتی سەرکردایەتی هاوسەرۆکە لەگەڵ کاک لاهوور قسەمان کردەوە کە دەبێت بە شێوەیەکی واقعیانە قسە بکەن و ئەوانە و دوورکەونەوە لە ئیعلامی دژ بە یەکتر و ئەوانە و دوورکەونەوە لەوەی کە دوور لە بەرژەوەندی خەڵکی کوردستان هەنگاو بنێن یاخود هەتا ئەوەشمان باس کردووە بە تەنیا چوون بۆ بەغدا بە شتێکی باشی نازانین و بەڵام تەبیعی خۆ دەزانی لە ئیعلامە زۆر جار وەکو باسم بۆ کردی ئێستا من ئەگەر ئەو شتانە بەرەو جەوەی خراپ نەڕۆیشتووە وەکو چەند هەفتەی پێش و ڕوویدا ئەوانە ڕەنگ بۆ هەنگاوەکانی ئێمە سەرکەوتوتر بووە بەڵام کە وای هاتوو دیسانەوە خاوبوونەوە ڕوویاوەتەوە کاک عەدنان هەڵبەت باسی چوونە بەغداد کرد ئەو تۆزە دوورکەوینەوە بچینە لای چوونی وەفدەکانی حکوومەتی هەرێم یاخود وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا چەندێک گرنگە بەردەوامی ئەم گفتوگویانە لەگەڵ بەغدایە خۆی ڕێگایتر نییە هیچ بەدی لە چترمان نییە سارم ینی مەسەرەی سەر بە خۆی مافی چارەی خۆنووسی ئەوانە کە ئیمکان نەبی تۆ ژێر ڕناوەستیتن لە پاش ڕفراندوم هەمومانجان دەزانین کە ئەو هەموو لایەک دژی ئەو شتە بەغدایە ئێرانە تورکیایە ئەمریکایە
بەڵام ئەوە مانێوانەیە کۆتایی ژیانە ئەوە ڕغبەتی خەڵکە بەڵام ئەتۆ واقعیبی ئەتۆ لە عێراقدای کەڕێگە من هەمیشە باسی یەکەم دەبێ عێراقیەکانیش بیر بکەنەوە بە شێوەیەکی واقعیانە هەر بە گلەیی لە خۆمان نەکەین منەوە لە تەلەڤیزیۆنێکی عەرەبی داوتم سەیرم لەوە دادێتن ئێوە باسی دنیا دەکەم هیچ سفادێکیان لێوە نەگرتووە نمونەم بۆ هینانەوە ئەم قسەیەم بە وەختی خۆشی بە لەگەڵ ئەمبادیشە کە چوینە بەغدا باسم کردوان وتم لە ڕفراندۆمی پێشی ڕفراندۆم بوو کە چوینە بەغدا سکۆتلەندا داوای سەربەخۆیی دەکرد لە سەربەخۆیەکەدا 154-55 دەنجیاندا ببینەوە لەگەڵ ئینگلاند بەریتانیا ئەو وەختی ڕئیس وزرا ناوەکەم لەبیر چوو کامێرۆن چی دێڤید کامێرۆن بوو هاتە سەر تەلەڤیزیۆن خۆشحاڵ بوو کە خەڵک زۆرینە دەنجی داوە بەوەی کە لەگەڵ ئینگلترا بمێنن بەڵام یەکسەر گوتی بەس ئێمە دەبێ پرسیار بکەین دەبێت گلەی لە خۆمان بکەین بۆ 4-45 خەڵک ناڕازیە لەگەڵشی باڵە دەبێت چکەمە کوڕێکەکەمان هەبیتن دەبێت پرسیار بکەن لە خەڵکی سکۆتلەندا بۆ نایانەوە لەگەڵ ئێمە بن بەغام پرسیارە لە خۆیەکە کاکعەدنان ئێمە پرسیارمان لە بەغدا کرد بەغدا نەکردووە گوتمان ئێوە لە زیاتی ئەوەی بیان بیر بکەنەوە بڵێن ئێوە بۆ ڕیفراندۆمەکەن لە سەڵتانەوە زیاتر خەڵک دەنگکە با ڕێکەوینەوەوانە یەکسەر هاتن وتم کەرکوتان وارێ کردو تا ئێستا کەس باوە دواتر لە تەلەڤیزیۆن تا ئێستاش محافزشتان نەداوەتە کردووانە تا ئێستا مادەی 140 جوابیان چی بوو کاکعەدنان زۆر دێنن مەهانەی تر دێنن ئاخر هەرێم وای کردو هەیە وای کردو نەوتوا بوو پارە وا بوو نازە ینی ئەگەر بە دوای گلەییدا بگەڕێن هەر کەسێک لە جوفاندا دەیان گلەی بەرامبەر ئەوی تر هەیە نامانگەێنە بەیت کاکعەدنانم گلەیانە کاکعەدنان وەفدەکان زیاتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەچێتە بەغدا بەڵام سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانیش زۆر ڕۆڵیان نییە بیکەم بە دەستە جەمعی باشتر نابێت بۆ بەدەزێنانی و مافانیکە بۆ یەچین خۆی بزانە دوو جۆرە دیالۆگ پێویستە یەکێکیان علاقەی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدای فیدرال کە پەیوەندی بە ڕێخستنی ئیش و کارەکانیانە بودجەیە یاسای نەوتە گومرگە نازام چی ئەوانەیە بەڵام لەوەش گرنگتر بەڕێی من دیالۆگێکی سیاسی بینی هێزە سیاسەکانی عێراق و کوردستان با بێن هەڵسەنگاندنێک بکەیت لە 2023 تا ئەمڕۆ ئەم پرۆسەیە سەرکەوتوو بۆیان نا فەشەرمان لە چێ هێناوە پێم وایە لە زۆر شوێندا فەشەرمان هێناوە ئەگەر دەمانێت پێکەوە بین با بزانین فەشەرەکە خەتای چێیە بۆچی هەمومان باسی دەستور دەکەین و ئەگەر هەمومان پابندین بەو دەستورە بۆ ئەو هەموو کێشانە دروست دەبیتن کەواتە خەلەل زۆرە لە عیلاقاتدا لە جێبەجێکردن دەستوردا لە دەرهێنانی یاسادا گەندەڵی کە باز دەکرێتن سەرتاسەری عێراق گەندەڵی لە بەسراوە تا دەکاتە زاخۆ لەو تا خانەقی لە هەموو شوێنەکە هەیە بۆ هەیە لەبەرەوە دەسەڵاتی یاسان نییە بۆ دەسەڵاتی یاسان نیە بۆیە دانەمەزراوە ئەو حکوومەتە ئەساتی مؤسسات نەگەێژوتە ئەوەی کە بتوانین دەسەڵات یاسا هەیە دەسەڵاتی یاسای نییە ئەنجا بۆ دەروی بە دیالۆگ ئەگەر ئێمە دەمانەوێت بەردەوامی لەو عێراقا کە ناومەناو عێراقێکی دیموکراتی فیدرال ئەبێ پێکەوە دابنیشین ئەگەر غەڵەتمان هەبیتن دام بە غەڵەتی خۆمان بنێن ئەگەر ئەوان غەڵەتیان هەبیتن قبولی بکەن بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا کێشەکانمان چارەسەر بکەینەوە مەسەڵەن یەک لەوانە مادەی 140 زۆر ئێستا دەنگ لە بەغدا هەیە دەڵێ ئەو مادەی مردوو تەواو جێ قابلی قبولکردن ئەو نەوەی کە ئێستا لە بەغدا هیچ نەبێت لەگەڵ سەرکردایەتی کووردا پەیوەندیەکیان هەر هەبووە جا بەرزوونزمی کردبێ ئەمە بابەتێک نییە بەڵام ئەوان نەوەی کتریان بەڕێوەیە کە هەموو شتێک لە هەرێمی کوردستانە ڕەتەکەنەوانێ هەموو مافێک هەرێمی کوردستان ئێستا گەن نەگاتە ئەنجامێک لەگەڵیانە کێ بگات کێگا تۆ ئەگەر بتوێ ئەو جیلە تازەیە کە ڕێ بووە دەبێ ئەوە جار بە شەفافیتەوە دیالۆگەکە و سەراحەتەکەی خۆت ڕێی خۆت بڵێ ڕێیوانش قبول بکەین بکەونە مناقەشەکە گەیشتن تۆ جاری ڕێی تۆ ناگاتە لای خەڵک یعنی بە حەقەتە نازانێتن ڕێی تۆ چییە بە شێوەیەکی جیاواز ڕێیەکەی دەگاتێ لەلایەکەوە ئەوان دەیان تەلەڤیزیۆن و وەسایلی ئەلامیان هەیە توانیویانە خەڵک بورژێنەوە کەنەوە حکوومەتی هەرێم لێرە
پارەی زۆرە نەوت ئەفرۆشتێ وا دەکاتن پابند نییە بە قوانینی بەغدا ئەوانە داوای بجێش دەکاتن لە بەغدا خەڵکی تەماشا دەکەن هەولێر ژانە چی خۆش تێدایە بەغدا کێشەی هەیە بەسرا کێشەی هەیە پێی وایە خەتای مەیە پێ وایە پەیامەکانی هەرێمی کوردستان ناگاتە بەسڕە ناگات وەکو پێویست وەکو پێویست ناگات دەگات وەکو پێویست ناگات لەبەرەوە ئێمە ئەو دیالۆگەمان نییە وەکو وتم کە دەچیتە بەغدا هەرێکە بۆ جانبی حزبی خۆی دەچیتن بە یەک موحەدی ناڕواتن کە بە موحەدینە ڕۆیشتی دەنگت زەعیف دەبێت. عەدنان ئەم ببوورە قەتعم کردی ئەم هێز و لایەنانەی کوردستان زۆر پەنا بە سۆشیال میدیا بن کەسایەتی سیاسیەکانیش زیاتر خەریک خۆمان ڕاستەوە سوسیال میدیادا کاریگەری زۆر گەورەی هەیە لە جاتیەوە سەرقاڵ بین پەیامەکان بگاتە بەغا باشتر نییە بگاتە بەسڕە زۆر باشتری شاو نەکبەرەوەە ینی ئەو تاقەیە کە سرف دەکرێتن لە سوسیال میدیا بۆ دژایەتیکردن یەکتر ئەگەر ئەو تاقەیە گەورەیە سرف بگرێتن بۆ دیفاعکردن لە ملەتی کورد لە حەقی ملەتی کورد بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆمان بۆ نێشتنی ئاسەواری شەڕی ناوخۆ بۆ دژایەتیکردنی ڕق و چینەی کە کۆسپی گەورن لە بەردەم خەباتی کوردان نەگەستا لە ساڵ 300 سال 400 سال تاریخی کورد بخێنەوە ئیماراتەکان بخێنەوە هەموو ڕق و چینە بووە ئەو ئیماراتانە لەناو بردووە جارەیان لەگەر ڕەحمەتی کاک شیروان کە چوون بۆ لای لە گرژیەکانی پەرلەمانەوەوانە لەگەر کاک جەلای ساماغا و کاک عومەری چێ عەلی دانیشت بوو کاک جەلال جەوهەر دانیشت بوو کاک محەممەد تۆفیق بوو وابزانم شتێک تم کاک نەوشیروان من داوا دەرەکەم بە قسەی خۆت بکەیت پێکەنی وتم تاریخت نووسیوە پەنجەکان یەکتری ئەشێنن باسی ئیمارەتی بابانی کرد بۆ ڕووخاوە ئەوە پێش ناکەین بکەم ئەوە هین بووە جاگوتی باشە بۆ خۆتان ئین ناکەی با ئێوە دەسۆین ماخر علاقت زۆر قسەم کرد و نەگە هیوای نەبیتن ئێستا وەختی ئەوەی دەرفەتێکتر دەرفەتێکی ترینەوەوانە بەڵام لە حەقەتدا ئەوتی من حورێتم داوەتە پەرلەمان و ئەوانە کەیفی ئەوان قەرار وەردەگرنەوەوانە مارحەڵ وەکو بڵێن دەهێڵینەوە. سپاس بۆ تۆ بەڕێز عەدنان موفتی ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت ئێمە لە دیالۆگی نیشتیماندا درێژە بە گفتوگۆ و بە دیدارەکان دەدەین کاتێکی خۆش.